زیاندان لە عەقلی مرۆڤ بە هەر مادەیەک بێ تەندروستی سەرەتا سڵاو و ڕێزم بۆ هەموو ئامادەوانی مادەی ڕۆژبەر بۆ ئەمە خۆی باڵێن بۆ ڕێژەرێ بیزانین تێکەڵ لە سروشت و لەوەی پاڵەفتە کرابێ لە ڕۆچێکەوە کرابێ ڕەمانی ئەو کەسانی کە لەسەر ئالوودەبوون گیراون هەوڵمان داوە بتوانین پرۆگرامی تایبەتی چارەسەرکردن بەکاربێنین لەگەڵ ئەو کەسانەیە کە لە ناو چاکسازیەکان گیراون و ئەو پرۆگرامە توانین کاریگەریی زۆر باشی هەبووە بە هاوبەشی لەگەڵ چاکسازی گەوران و ژنانە مناڵان لە سلێمانی و لە هەولێر توانیمانە بناغەیەک دابنین چارەسەری ئەم کەسانە بکەین لە ناو سجنە کاتێ هاتە دەرەوە جاری کەم کەسە نەگەڕێتەوە سەر بەکارهێنا و لە پاڵیشە نەخۆشخانەی دەرونی یەکێکە لەو بەدیلەکان کە خەڵک دەتوانێت ڕووی تێ بکات پزیشکی دەرونی نەخۆشخانەی دەرونی کە ئێمە هەموو بە هەمان شێوە لە نەخۆشخانەی دەرونیە کارەکەین کە ئەتوانێت داوای چارەسەر بکات بۆ ئەو کێشەی کەوەکو کێشەیەکی بەکارهێنانی مادەی هۆشبەر تووشی هۆکارەکە یەکەم خودی حاڵەتەکەوە لە جیهانە لەوانەیە زۆرجار لە 140 بۆ سەرەوە بگەڕێنەوە سەر بەکارهێنان و پرۆگرامی بەکارهێنراویش بڵێ ڕۆلی هەیە ئایا ئەو بەرنامەی کە بەکارهێنرێ بۆ چارەسەر بەرنمەیەکە بە تەواوەتی توانیوێتی بۆ ئەو کەسە پێداویستەکانی لە چارەسەر چیە دابینی بکە ئەو توانین بڵێن جۆری چارەسەرەکەی ژێچێکە لە هۆکارەکان بەڕاستی حکوومەت پێویستە بڵێ سنتەریشیانەوەی فەرمی لەسەر چەند پارێزگاکان هەبێ و جگە لەوە کەسانی پسپۆری ڕاهێنراو ببێت بە یەکێ لە مەبەستەکان کە خەڵکی ئێمە ڕاهێنراومان زۆر کەمە لەم بوارەیە پێویستە خەڵکێکی باش ڕابهێنی و ئێمە فۆکەس بکەینە سەربەشی پاراستن یعنی چۆن خەڵکی پارێزین لە توشبوون بە مادەی هۆشبەر لە پاڵ ئەمەیە ئەو جا ئەوانی کە توشبوون ڕێگەیان بۆ بکەینەوە چارەسەریان بکەین لە 150 بەکارهێنا دەکان پێویستی بەوەیە بەڕاستی زۆر لەوە فراوانتر بێت سنتەرەکە بوونی هەبێ ڕوانگەی شەڕ و دەفعاویەکان لە ڕاستی ئەم بابەتە یەکلایەنە نییە یەک هۆکاریشی نییە ئەم بابەتە کۆمەڵی هۆکاری هەیە و کۆمەڵێک بۆشاییمان دروست کردەوە بۆشایەنەش جێگرەوە و شتی تری نییە بەوە پەڕەکرێتەوە ئێمە بمانەوێنێ سەردەمێمە سەردەمێکی پێشکەوتوێکی زۆر پێشکەوتووە هەر کەسە لە ماڵی خۆشی دانیشێت توانێت جیهان ببینێ و ئەتوانێت دنیای زانیاری لە ڕێگەی موبایلێکی بچکۆلەوە شاشێکی زۆر بچووکەوە توانێت دنیای زانیاری وەربگرێ کاتێک کە ئینسانە ئەم تەکنۆلۆژیا بەهێزێ بەدەستەوەیە و ئەم زانیاریەکانیش تیا ئازادە چونە سەر پەیجەکانیش تیا زۆر سادە و ساکارە زۆر ئاسانە لەم کاتەیە کەوابوو ئەگەر ئینسانەکە لە ناخی خۆیان تۆ بەهێزت نەکرد بێ توانای باشە پێ نەدابێ ڕۆژمیری چاکە نەدابێتێ ئەو کاتە بۆ ئالوودەبوون و بۆ ئاشتنابوون بە کۆمەڵێک ئاکار و ڕەوشتی خەڵکانی تر کە لێن دەوڵاتە لەوان لای هەندێک کەس ئەمە بکرێ بە شانازی مەسەن لەوان لای هەندێک کەسەوە دیعای بۆ بکرێ مەسەن زۆر بە ڕکرامی بۆ بکرێت کە زۆر بە شتێکی جوان بناسێ گەنجێکیش کە زانیاری پێ نییە زۆر بە ئاسانی تێکەوێت لەو بابەتە چونکە حەزەکە لە شتە تازەکان تاقی کاتەوە بۆیە بەڕاستی پێمان وایە ئەمە لێکەوتەی کۆمەڵێک فەراغەیەکێ لەوانە بەڕاستی پەروەدەی ئیسلامیە پەروەدەمان لەناو پەروەدە ناو تێبناو مەکتەبەکان و قوتابخانەکە دەرهێناوە کە پەروەدەی ئیسلامیمان دەرهێنا لێکەوتەکانی ئەمەیە چونکە ئیمان لە ئیسلامانەیەکێ لە ئاکارەکانی ئەوەی کە لە بەرهەمەکانی ئەوەیە کە ئینسان فێرەکە کەوتت ئیمانم بەخواهەیە کەوابوو هەر شێخوا بڵێ کەم هەرچی خوا لەنە نایکەم کەوابوو شتێکە لا محەڕەم و محەڕەمە موجا من نمونەکەم گێڕاوە سەر لێرەش گێڕامەوە کە لە مناڵیەمە 86 عالم سلێمانیە چەندگەی مناڵێکی تازە پێگەشت سەرەتاییەکە چیە زانین شەش سەرەتایی دێندە زانیاری کەممان لەلایە ئێمە لەو کاتەیە بە بەردەم دوکانی عرەخۆرە ناڕۆشتین ئەچوین ئەم بەرجادە کۆچ و کەوتوانە کاکە حتا سەیریشیکان لەعنەتی لێکراوە من ئەو دیدەم هەبوو نەفرەتی لێکرا و کەسێک کەسەی دیشەکە ئێمە سێکردنگەشمان بە حرامە زانی بۆیە کاکەوابوو چ جای مەسەن بمارە سێکەم و سەیریکەم ئەسڵ نزیک مۆلەی هەت بە دووری دوورە کۆمە ئەمە پەرۆدەی ئیسلامی وام لەیەکە ئەم پەرۆدە ئاینێ واکە لەوەی مشتری نەبم من مشتری نەبم بۆ کڕینی مادەی هۆشبەر هیچی بێنە کابرا عەرضیشی کا بە چەندین و عەرضێکا مادەمان هۆشبەر بێ ناچم بەلایە ئەمە خاڵێکی تر بەڕاستی لەوانە کە ئەمڕۆ سەردەمێکە ئەو کۆمەڵە کەرەسی تر هاتوون کە بنە هۆکارێکی ڕاکێشەر بۆ ئەمە جگەرە جۆرەکانی جگەرە ئەم نێرگەرێکی ئێستا ئابینین ئەو مادەی کە لەسەر نێرگەرە بەکارە هێنرێ ئەو بۆ نەخۆشێکە تێکرێ بەشێکی گونجی ئەمانە مادەیەکی هۆشبەری تێدا بێ وەدەوەدا ئینسانەکە ئیدمانکە لێوە ڕاکێشێ بۆ شتێکی تر ئەو پەیوەی کێسەکانە هەیە کێشە جگەرێکی مۆلەتوانیە زۆر بە ئاسانە کێشێ ئەمانەی بەڕاستی هۆکارێکی تر بۆ ئەوە خەڵک ئالوودە ئەبێ یاخود پەنای بۆ ئەبە لە ڕاستیە ئەگەر ئێمە وەکو قۆناغسێنی کەین دائیمان دەستپێکردن کە خوا پێیداوە شتێکە بە بەهاترین کارەستە بە بەهاترین ئامڕاست ناسان